ئەم نانانەی دەیبینن هەرچەندە نرخەکەی وەکو خۆی ماوەتەوە، بەڵام قەبارە و کێشەکەی بەرەو بچووکبوونەوە دەچێت. دیدار نزیکەی 25 ساڵە کاری نانەوایی دەکات. دەڵێت ئێمە ئێستا لە بارودۆخێکی زۆر خراپ داین و دەپرسێت بۆچی غازی پاڵپشتیکراوی حکوومەت دەست ناکەوێت، بەڵام غازی بازرگانی بە نرخێکی زۆر گران بەردەستە. ئێمە ڕاستەوخۆ زەرمەندین و ناچارین بۆ پڕکردنەوەی تێچوەکانمان قەبارەی نانەکان بچووک بکەینەوە. باشە لۆ غاز لە تیجاریەیە لۆ لە حکومینیەکان لۆ نادەنەوە خانەکان کاکە جاران نەفتیان دەدا ئایبینەوە ئێستاش با نەفتی بدەن فڕنەکان بکەنەوە نەفت کابراگە بە نەفتی ژیژناکە با نەفتەکەی بفرۆشی بکاتە غاز. ئەمە دەبی زوڵمەکەی لە خەڵکی بکەن ڕاست ئەوان لەمەی دەکەن بەس ئەمە چارمانە خۆی قانونی 180 غرامە 4 بازاری ئێستا مەدەی بیکەینە 120 غرام. باو باپیرمان ئەوی شەی دەکەینەوە بە حیاتی ئەوهای لێ نهاتیە هەر بە حیاتیان باپیرم بە داریشیان کردو و قەدیم هەر بە حیاتی ئەوها لێ نهاتیەوە قەت ئەوها لێ نهاتیە گران بوو هەندێک جار ئەزمە دەبیتن مەسەڵەن هەفتێک ڕێدە گیرێ شڕ ئەوانەیە قەیناکە تەحموولمان دەکرد بەس بە حیاتی ئەوها لێ نهاتیە. یعنی غاز بە 1650 دیناری لە 370 20 ڕۆژ پێش ئێستا بە 370 ئێستا وەستەکەشم لەکنە بە 370 دیناری لیتری 1000 لترم دەکرد بەش تقریبا 15 ڕۆژ تقریبا 12 ڕۆژی دەکردم بە 370 هزاری ئێستاکە بە ملیۆنە و 650 هزاریە یعنی 3 قات گران بووە. سەرتیب ڕەفیق کە ئەویش خاوەن نانەوەخانەیە ئاماژە بەوە دەکات بەهۆی گرانی غازەوە ناچار بووم ژمارەی کرێکارەکانم کەم بکەمەوە چونکە داهاتەکەمان تێچووی نانەوەخانەکە دابین ناکات و تاوەکو ئێستا کرێی دوکانەکەم ئامادە نەکردووە. داواکارن حکوومەت بە زووترین کات غازی پێویستیان بۆ دابین بکات تا بتوانن بەردەوام بن. بەخۆی ئەو غازەیە بەڕاستی زۆر تاسی لە سەفەڕیان هەبوو بەحامە ئەو نەتوبرەی 1 و 2 زۆربەی زۆری هەمووی قەپاتی کردیا قەنەعات کە ڕۆژانە ئیش دەکەین یعنی لۆ غازەکەیە قانزازەکە و مایەکەشی بردیا ستا بە خۆمان دەبی 3 نەفەریشکە ئێمە 2 نەفەریش دەکەین بە خۆم هەوریشەیلەکەی دەکەم شاترەکەش دەکەم کەوها نەکەی ئەوز لە ڕۆژانەی خۆشم بەخوازە لە عملێ ڕۆژانەی خۆم دادنێمەوەسە ناو دەخیلەی حینێن ئەوەی نەفەری لەگەرشم داشە لە عیدەکە ئیش دامەوە بەخوای ڕۆژانەی کەم دەکەمەوە دامە ناو دەخیلەی بەسێت ئیشەکە ڕاپەڕی هەتا ئێستا کرێم داننە کابرا کرێچیا ها مەزوو دەیکرێکەکەی دانێ کابرا سە عماریش لۆسی ماری خۆی بەکرێدا کە ئیسفادەشی هەبیتە. نانەوەخانەکانی شاری هەولێر تەنها چەند ڕۆژێکیان وەکو مۆڵەت داناوە بۆ دۆزینەوەی چارەسەر. دەڵێن ئەگەر تاوەکو کۆتایی هەفتە حکوومەت چارەسەرمان بۆ نەدۆزێتەوە لە کارەکانمان بەردەوام نابین و ناچارین نانەوەخانەکانمان دابخەین. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.